بەس ژیانیش بۆ نەوەی ناستە سەری ئەو پارەی وەری دەگرم بەشم ناکە ئێ خۆ ماڵ و منداڵیش پێویستیتی بەخۆشم پێویستیم بە پارەیە نابی ئەو پارەی بەم خی گەورە ئاگادارە ئەو کارەیە من دەیکەم تاوانە نابی شەریف ماندی نەبی بەخێر بێ وەستا بەخێر بێ کوی برا باشی زۆر باش وەستا بەخێر بێ ئەوش ئەو نانانە هینا بەڵێ هینای ئەدی برنجەکانی شاتی وا لە ژوورم دانایە ئاگار لێبی باش خەنجەرەکە قەپاتە بەڵێ جارەکەی دیباران نێتە ژۆری عادیمیان بکە نا وەستا هەموم داپۆشتە لالۆنیشم لێدایە لەو دیوی دەستت خۆش بێ ئیشی باش لە خۆت دۆشێتەوە سوپاست دەکەم وەستا سوپاست دەکەم با خەبەرێکی خۆش دەمێ خەبەری خۆش وەڵای شێوە حیساباتم کرد زەکاتم کەیتە سەری ئەو زەکاتەش لە تو زیاتر کەس بە مستحق نازانم قبولم کرد وەستای گەورە ئەی لەو خۆیە گەورەی بە زیاد بی خوا خێرت بنووسی گەردەنیشم ئازاکە سوپاست دەکەم توش گەردەنم ئازاکە دەباش ئەم سەرشی حاجی تۆفیق جیانمان دەمزانم چ دەکات بەخێرچی وەستا گیان بەخێرچی خوا خێرت بنووسی ئەی لەو خۆیە گەورەی بە زیاد بی ئەوەی کە بە حرامی دەمیز دەستی لۆ بەم خوای گەورە بە حرالی لە بۆی هینام ئەی خوایە زۆر شکر ئەزیزانم ئەوەی بینیتان چیرۆکی ئەو پیاوە بوو کە دەیویست بە حرام پارەیەک بەدەست بێنێ بەڵام کاتێک کە خوای گەورەی بەبیر هاتەوە دەستی لەو پارە حرامە هەڵگرت و خۆی پاراست خوای گەورە بە باشتر بۆی تاویز کردەوە بە حەڵاڵی پێی بەخشی خوای گەورە دەفەرموێ ومن يتق الله يجعل له مخرجا واتە ئەگەر بەڕاستی تۆ لەخوا بترسی و خۆت بپارێزی لە حرام کراوەکان ئەوە خوای گەورە خۆی پێت دەبەخشێ ڕێگایەکت بۆ دەدۆزێتەوە کە ئەو پارە حرامەی کە دەدویست بە حرام بەدەستی بێنی خوای گەورە بە حەڵال پێت دەبەخشێ دەمێکە گوتویانە من تەرەکە شەیئا لله عوضه الله خيرا منها واتە ئەگەر شتێک لەبەر خاتری خوای گەورە واز لێ بهێنی کە ئەو شتە حرامە ئیلا خوای گەورە بە حەڵال ئەو شتت پێ بەخشێ و بە باشتریش ماوەیەک پێش ئێستا گەنجێکی بەڕێز پرسیاری لە مامۆستایە کرد گوتی مامۆستا من ئیشی دیلیڤەریمە کرد لە شاری بەریتانیا ماوەی 3 مانگ زیاتر ئەویشەم دەکرد تازە گەیشتم ئەو وڵاتە دوای مانگێک 2 مانگ ئینجا زانیم زۆر زار ئەو شتێکەوە دەیگوازمەوە گۆشتی بەرازە ئەو خواردنە کە دروست کراوە گۆشتەکەی زۆربەی زۆری بەروبوومی بەرازە مامۆستا چی بکەم مامۆستای بەڕێزەکەش گوتی کوڕی خۆم برای خۆم واز لەو ئیشە بێنە کە ئێستا زانیوتە حرامە تەواو ئەوەی پێشتر نەتزانیەوە تۆبەی لێ بکە و ئێستا وازی لێ بێن ئەخر گوتی مامۆستا من تازە گەیشتومە 1001 شت مەسروفم لەسەرا بەخوا بە قەرز هاتوومە بێ قەرزەکان بنێرمەوە بۆ کوردستان مامۆستا پێی گوت ومن يتق الله يجعل له مخرجا
هەر کەسێ لە خوا بترسێ و لە حرام دوورکەوێتەوە ئیلا خوای گەورە ڕێگایەکی پێی نیشانەدات ڕێگایەکی بۆ کاتەوە کە حەڵاڵە. ئیدی گەنجەکە قەناعەتی بە قسەی مامۆستاکە هات و ڕووی لە کارێکی حەڵاڵ کرد وازی لەوەی هێنا. تەنیا فقط 3 ڕۆژ بێ ئیش بوو لە ماڵەوە دانیشت. سوێندی خوارد ئەو گەنجە و تەلەفۆنی بۆ مامۆستایەکە کردەوە گوتی مامۆستا وەڵاهی لە مەتەعامێک بانجیان کردومە نەک ئیشی دیلیڤەری بەڵکو مەتەعامێکی موسڵمانەکانە پاکستانیە. ئەسڵەن ئێستا کە بوومەتە کاشێر لەو مەتەعامە و مەعاشەکەش و پارەکەشم دووقاتی ئەو ئیشە دیلیڤەریەکە ئێستا دەم کرد و لەگەڵ کۆمەڵێک موسڵمان ئیشەکەم و هەموو خواردنەکانیشمان حەڵاڵە. بزانە هەمیشە دەست لە حرام هەڵبگرە خوای گەورە بە باشتر بۆ تەعویز دەکاتەوە.